كره والله أمر رئيس نبوشان دكيه هي خواو بيغمبر أجي لي أواني عراق جم بمدكن لە پایتەختەوەچن لەوێ چاچیەکەن لە سلێمانیەوەچن هەڵیەوە سوێنەوە ئەو شاندە دێ و دەستی هیچ ئیسفادەی نییە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت هەر ڕۆژە و لە هەولێری پایتەختەوە شاندێکی دارایی دەچێتە عێراق و لە عێراقەوە شاندێکی تەکنیکی و دارایی دێتە هەولێری پایتەخت بۆ چارەسەرکردنی گرفتەکانی موچەوە کێشە یەک بە دوای یەکەکانی نێوان هەولێر و بەغدا. من ئێستا لە نێو بازاڕی هەولێرم دەمەوێت بۆ چوون و ڕای هاوڵاتیانی هەولێر وەربگرم پێیان وایە چێ لەم نێواندەدا خەتابارە و دوجار چێ باجەکەی دەدات لەگەڵ مام. بركاك أوانا وابق جمع دهاتينا دهاتكي نادن معاشي خرشي نادن نفتك يا برد صبر وابا مداهاتن کاکە جان بەغدا ئەتو لێرە ئیشیلۆ ملەتی خۆت ناکەی بەغدا کو ئیشلۆ بکە والله ئیشاءالله بەختی ئەو میلەتەی چارەسەر دەبن بەس بەخدا پێم ئەشتەشی زۆر حیبە ئەو شاندانە هەندە دێنێ ئێرە و دێنێ ئەوە ئەسنا بەغدای قیچنێگە چێ لەوێ وەزعەکەی چاکە قیچنێ لێرەوە چێ پەشێمانیان نەکاتەوە کاکە بۆ خەتای کۆمانیتیان نییە. كره والله أمر رئيس نبوشان دكيه هي خواو بيغمبر أجي لي أواني عراق جم بمدكن کارەبانە وەزعی ئێرە چاکە بەغدا و بەجێت دەکا. ئەو شاندە دێ و دەستی هیچ ئیسفادەی نییە. ئەو شاندە کاک مەسعودی جەنابی کاک مەسعودی تێدا نەبی چارەسەر ناکرێتن. ئەوڕۆ ئەگە خوا ڕحمێ بکە ئەوڕۆ نەفتەکە بڕوە نیوەی کێشەکان چارەسەرە بن نیوەی کێشەکان